بۆ ڕایگشتی بۆ لایانی پەیوەندیدار بۆ ڕاگەاندکارە بەڕێزەکان لەگەڵ ئەوەی تا ئێستا بە شێوەیەکی گشتی درێژەمە بە بایکۆت داوە لە نەخۆشخانە و مەڵبەند و بنکە تەندروستەکانی قەزای چۆنچماڵ هۆکاری جێشتنی شوێنی کارەکانمان دەگەڕێنینەوە بۆ بێمتمانی حکوومەتی هەرێم هەروها جێبەجێنەکردنی بەشێکی زۆری داوەڕاوەکانمان و لەگەڵەوەشدا کۆمەڵک داواکاریمان هەیە سەرەتا دوورخستنەوەی کەسانی حیزبی و دەستی حزب لە تەواوی بەرپرسارەتیەکان و فەرمانگۆ نەخۆشخانەکان گۆڕنی دەستەی بەرەبەرایەتی تەندروستی قەزای چۆنچەماڵ چونکە پشگیری تەندروستکارانیان نەکردووە هەڵوەشانەوەی سندیکای کارمەندانی تەندروستی قەزای چۆنچەماڵ وەک هەمیشە بێدەنگیان هەڵبژاردووە لێپێچینە و بێدەنگکردنی ئەو کەسانەی کە هەڕەشەی نەقڵ و گواستنەوە لەسەر کارلابردنی فەرمانبەران دەکەن لە فەرمانبەران مانگی جارێک موچەمان پێ بدرێت نەک وەرزی جارێک دەستکردنەوە بە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران چکە لە ئێستادا ماوەی 3 ساڵ دەبێت و پلەبەرزکردنەوەی وەستاوە بەڵێ ئێمە بەرداوام دەبێت لەبەر ئەو موچەی کە دابش دەکرێت چۆن بڵێ وەکو داواکارێکی ئێمە نەبووە تەنها بە شێوەیەکی کەم دەستکاری پاشەکەوتەکان کراوە بەڵام ئێمە کۆمەڵە داواکاری دیکەمان هەبووە هەروەها مانگی 2017مان فوتاوە ئێستاش موچەی مانگی یەوگەر دەگرین کە لە مانگی لە 5 چوارداین ئەی مانگی 2 3 پێمانە درێت